لا یەکێک لە بەهێزترین یاریەکانی هەفتەی سێمی خولی نایبی کوردستان سیروانی نوێی پاڵەوانی وەرزی ڕابردوو بووە میوانی هەندرێنی خاوەن پلەی دووەم. لەگەڵەوەی لە سەرەتاوە ئاستی هەردوویانە لە یەکەوە نزیک بوو، بەڵام سیروانی نوێ مەترسیدارتر دەردەکەوت. لە خولەکی 24 ناو بژوان لێدانێکی سزای بۆ پرتەقاڵی پۆشەکان ئەژمار کرد. لەشکە شەریف سەرکەوتوانە جێبەجێ کرد و سیروانی نوێی بە گۆڵ یەکەم پێشخست. هەندرێن زۆر بە بەهێزیەوە دەرکەوت و هەوڵی گۆڵی یەکسانی دەدا، لە 3 بۆنەی جیاواز نزیک بوو ئەنجامەکە هاوسەنگ بکاتەوە. لا خولەکی 38 ماجد ڕاشدی گۆڵکار ئەنجامەکەی بۆ هەندرێن یەکسان کردەوە. سیروانی نوێژ بەم لێدانە وەڵامی بۆ هەڕەشەکانی هەندرێن هەبوو، تۆپ بە تەنیشتون چوە دەرەوە. لانیوەی دوم هەندرێن بە ئامانجی گۆڵی دوم دەستی بە هەڕەشەکانی بۆ سەر گۆڵی میوانەکەی کردەوە. عەبدولمونعیم خەریک بوو ئامانجەکە بپێکێت، سەرکەوتونە بوو. باشترین یاریزانی وەرزی ڕابردوو ڕێگە چارەیەکی دۆزیەوە سیروان پێش بخات، بەڵام تۆپەکەی ئاریان جەوهەر ڕێگای ستونی گرتوونە چۆ گۆڵەوە. لە خولەکی 63 و لە لێدانێکی ڕاستەوخەوە ڕیڤا عەبدوڕەحمانی سووری سپی پۆشەکانی پایتەختی بە گۆڵی دوم پێشخست. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامە درێژەی کێشا و هەندرێن بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک براوە بوو. ڕاستی یاریێکی بەتام و چێژ بوو، توان بڵێم ئەوسا خۆشترین یاریمان بوو. لە بیدایەتی تۆزێک ئێمە بەساریاتی ناو یاریەکە و ئەوە گۆلێکمان خوارد، بەس لە پاش گۆلەکەی برێ زەختەکی بێتاممان کرد و ڕۆیەتیشانی یاریزانەکان بە کۆمەڵ بە شێوەیەکی گشتی یاریمان کرد و توانیمان 2 گۆل بکەین. ئەم یاریش پێشکەشە بە جمهورە زۆرەکە هاتبوون، یاریش جوان بوو لە هەموو ڕوەک و لە هەردوو لە تیپەکانیش، نەک بەس ئێمەوانیش یاریەکەیان خۆش کرد بە شێوەیەکی گشتی. شەوت یەکەم ئەمە زۆر باش بووین، باشێکەشەوە بوو یاریزان چۆن بڵێ لە گوێ ڕاهێنەر هەموو شتەکان بە گوێ ڕاهێنەر کرا، بەڵام ئەو بوو زروفی یاریە کە تۆ گۆڵی شەکەی بێ بکشێتەوە ئاگادار احتفاظ بە گۆڵەکەتەوە، بەڵام ئەو بوو لە ئەخلاتی خۆمان لە شەوت یەکەم گۆڵی تەعادڵمان خوارد. شەوتی دومیشەوە بوو فەریقی هەندرێن لە ئێمە باشتر یاریان کرد، ئەو بوو توانیان یاریەکە بەرنەوە پیرۆزان. بەمەنجامە هەندرێن لە کۆی 3 یاری بە 2 سەرکەوتن لە نێو یاریگای خۆی و شکستێک لە دەرەوە یاریگای خۆی بووە خاوەنی 6 خاڵ و بە کاتی پێشەنجی گرتەوە. سیروانی نوێژ لە 2 یاری خاوەنی تەنها 3 خاڵە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.